امریکا پارچه شونواریه که جحری هاتیه چکرین و تمن وی 3500 ساله و دگرینه بو عراقه. او پارچه شونواریه ناوی خونا گلگامیشه و بحثا چیروکا گلگامیش دیگه که به رنویسا سومریان هاتیه نویساندن و یک جه نویسین هری گونین دیروکا مروبانه. او وگریان پشتی به اکیته که وزارت داده امریکا گهشته به انجامی که او پارچه شونواریه لدست بکا شریکنداوه لسال 1991 هاتیه دزین و با او اکی نیاسایی لبازار امریکا دا هاتیه فروتن. تابلویەکی قوڕین بچووکتر لە ئایپادێکە و نرخەکەی 1.7 ملیۆن دۆلارە. ئەمریکا ڕادستی عراقی کردەوە. تابلۆی خەونی گلگامێش یەکێکە لە کۆنترین ئەو داستانانەی مرۆڤ نووسیوێتیەوە لە 1953 لە کتێبخانەی شای ئەکەدیەکان ئاشوربانی پاڵ لە مووسڵ دۆزرایەوە. لە جەنگی یەکەمی کەنداودا تابلۆکە بێسەر و شوێن بوو تا لە 2003 لە مەزادخانەیەکی لەندەندا سەری هەڵدایەوە. کڕیاری تابلۆکە دواتر بە قاچاغ گەیاندیە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. وەکۆڵینن ما چەندین ساڵان بەریانەها دەست پێکردن لە 2011 زانیاری هاتنە گەهاندن و gelek parçe li van cihan bi neyasayî hatine ji bo Amerîka li mûzexaneya Încîl hatine danîn. Vekolîn li gel wezareta dad dest pêkirin. Bi wê yekê wan parçeyan destnîşan bikin ku samanê Iraqê ne û yê xelkê Iraqê ne. Ji ber vê em ji dezgeha asayişa niştîmanî li gel wezareta dad kar dikin bu wê yekê destan bi ser da bigirîn. Dezgeha asayişa niştîmanî dest bi ser da girtin. Rastî da pêştir li 2018 hebûna vegerandina hin parçeyan hate bo rêxistin. Lê ew ên ku li aliyê mebûn ji bo Iraqê hatine vegerandin. Li 2003 dezgehê me pêtir ji 5000 parçeyên şûnwarên dîrokî vegerandine. لە 2019 دەستگای ئاسایشی نیشتیمانی ئەمریکا تابلۆکەی لە مۆزەخانەی ئنجیل لە واشنگتن دیسی پایتەخت دۆزیەوە و دەستی بەسەردا کرد. تابلۆی خەونی گلگامێش تەنیا یەکێکە لە زیاتر لە 17,000 پارچە شوێنەوار کە ئەمریکا ڕادستی عراقی کردوێتەوە. واتەیەکە vêya mezin heye, mezintir ji wergirtina parçeyeke şûnwarî. Tu dizanî ku berî 2 mehan me 17,000 parçeyên şûnwarî ji Washingtonê wergirtin. Di dema serdana serokê Encumena Wezîran û îro em vê parçeya girîng werdigirin. Lê di rastiyê de ev deriyekî berfireh vedike ji bo vegerandina şûnwarên me. Wateya wê mezintir e weke min got. İnşallah di rojên bê de wezareta me plana vegerandina parçeyên şûnwarî yên ku hatine dizîn û talankirin heye ji Amerîka û Ewropa û hemû cihên din. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کۆمپانیای خاوەن ئەو مۆزەخانەی کە تابلۆکەی تێدا نمایش دەکرا بە 3 ملیۆن دلار سزادا و بەڵێنی بەدواداچوون بۆ هەموو پارچە شوێنەوارەکانی دیکەی عراق دەدات. 30 ساڵ لەمەوبەر تابلۆی خەونی گلگامێش تابلۆیەکی 3500 ساڵی لە عراق دزرا. ئێستا دەگەڕێتەوە نیشتیمانی خۆی و ئەمریکیەکان و عراقەکان بەڵێن دەدەن کە ڕێگەر بگرن لە هەر جۆرە دزینێکی دیکەی شوێنەوارە گەرینەکانی عراق. ڕۆژعەلی زاڵە ڕووداوە، واشنگتن.